علی ڕەزا حەدیسی هونەرمەندێکی میوزیسیانی کوردە ساڵانێکم هونەرمەندە کوردە دوورە لە چاوی میدیاکان. سەرقاڵی کاری میوزیکە لە ساڵی 2006 ئاواز و دابەشکردنی بۆ ئەلبومی تۆم لە بیرەی هونەرمەند نادێداناوە کە یەکێک بوو لە ئەلبومە سەرکەوتوەکان لەو سەردەمەدا. کارەکانی علی ڕەزا لە پرۆژەی گەورەدا خۆی دەبینێتەوە و دەچێتە ناوەندە جیهانیەکان. ئەلبومی فریشتەکانی ئەم هونەرمەندە چۆتە پەڕەی سەرەکی ڕادیۆی ئای هێرت، چوار ئەلبومی تری لەسەر ئاپەکانی ئایتیون و سپۆتیفای ئەمەزۆن و دیزەر بەردەستن. هونەرمەند علی ڕەزا حەدیسی دابەشکردنی ئۆرکستراڵی بۆ سرودی ئەی شەهیدان و گۆرانی زوڵف و ڕوخساری هونەرمەند محەممەد مابلێداناوە و خەونی ئەوەی هەیە کارەکانی لەسەر ئاستی جیهان براند وەربگرێت و هونەر و ناوی کوردستان لە ناو گەلانی جیهان ڕنگدانەوەی هەبێت و بێتە شوناس.